یاسا چۆن باسی لە زەواجی مسیار دەکات؟ ئایا لە ڕووی یاساییەوە شتێکی ڕێگە پێدراوە؟ زەواجی میسیار یا گرێبەستی ژنینانی میسیار ئەم مستەلاحە بەڕاستی لە کۆتاییانەدا زیاتر لە سۆشیال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوە باس کراوە. بەڵام بەڕاستی ئەو شێوە زەواجە پێشتریش لە شەرع و لە ئیسلامدا هەبووە، نەکەوێت زۆرە جۆری تریش هەبووە. بەڵام زەواجی میسیار ئەو زەواجەیە کە گرێبەستێکە دەکرێت لە نێوان ژن و پیاوێک یا کوڕ و کچێ تەواو ئەرکانەکانی زەواجی تێدایە، لەوانە ئیجاب و قبوڵی تێدایە، شاهید هەیە لەسەر ئەوکە، زۆر جار مارەیش دادەندرێ. بەڵام هەندێک شت هەیە ئافرەتەکە لە زەواجی میسیار وەکو زەواجی تەبیعی ئەوەی کە ئاسایی ڕۆژانە دەکرێت ئەوە نییە. ژنەکە لە هەندێک لە مافەکانی خۆی تەنازول دەکات، وەکو مەسەلەن سەکەن، یعنی نیشتە جێبوون لەگەر کابرای، یان خۆتان دەزانن کە کابراایك هەر کەسێک ژن دێنی پێویستە سەکەنی لە بۆ دابین بکە، ماڵی شەرعی لە بۆ دابنێت کە پێی دەگوتری بەیت شەرعی، ماڵی شەرعی، پێویستە ئەو کابرای بڵێن زاوا یا خوازیار پێویستە ماڵی شەرعی لە بۆ دابنێ، و لە هەمان کاتدا نەفەقەشی بچێشی. ئینجا ئەو ئافرەتە چ لە ماڵی بابی بی لە ڕۆژی مارەکردنیەوە، هەتا چ لە ماڵی خۆی بی کە ماڵی شەرعی خۆیتی، یا لە ماڵی بابی بی هەتا نشی گواز بیتەوە پێویستە نەفەقەکەی بێ، مادام ژنەکە لە ژێر عیسمەت و بە پێگرێ بەست لە مارە بڕی بڕ. بەڵام لە زەواجی میسیاردا لەبەر ئەوەی ئافرەتەکە هەندێک لە هەندێک مافەکانی خۆی بخۆی تەنازول دەکا، دەڵێ من سەکەنم ناوێ، نەفەقەم ناوێ، لە مافانە خۆش دەبێت، نامەوێت لەلام بمینێەوە، ئەوە کە پێی دەگوترێ مەبیت مانەوەکی بەردەوامی ڕۆژانە یاخود مانگی جارێک یان ئەو خۆی بە پێ ڕێکەوتنی خۆیانە، پێ ڕێکەوتنی خۆیانە. بەڵام ئەوە شروتە سەرەکیەکانێکە کە ئافرەتەکە تەنازولی لێ دەکات بە ئێرادەی خۆی، نەک بە زۆر. طبعاً ئەوانش بە زۆر نییە، هەردووشیان ڕێک دەکەون. عادەتەن ئەو زەواجانە لە بینی ئەو کەسانە ڕوودەدا کە پێویستن، زۆر پێویستن. پێویستیەکە چۆنە؟ مەسەلەن زۆر ئافرەت یا کەس گەورە کەسی پێ دەڵێن مایتەوە، یا بڵێن تەمەنی گەورە بووە، تەمەنێکی ڕۆیشتووە، حەز دەکات تۆزێک دواکەوتووە لە زەواج، لە پرۆسێ زەواج و هاسەرگیری، ئەو کاتە دێ بە زەواجی میسیار ڕازی دەبێ. یان ئەو ئافرەتانەنا کەوا ئیمکانێتی مادیان باشە، پێویستیان بە خانوون نییە، پێویستیان بە نەفەقە نییە، پێویستیان بەو شتانە نییە، بەڵام وەکو پێویستیان بە سەرپەرشتیارەکە، بە هاوسەرەکە کە وەکو هەموو سەرپەرشتی ئەو عایلێ بکاتن.